دەنگێکی ناسکی کچانە لە پاڵ هونەرمەندی مەزن کەریم کابان دەرکەوت و هاوار لێلەی بۆ دەچەندەوە. ئەو کیژۆڵەیە دکتۆرە چیمەن حەسەنە. دوای ئەم هەموو ساڵەش سەرڕای سەختی کارەکەی لە موزیک دانەبڕاوە. پامنێری 1964 لە سلێمانی دکتۆرە هونەرمەندەکەی بینی و ئەحواڵی پرسی. دکتۆرە سڵاوە لێ بێ، هەم پزیشک هەم موزیسیان، چۆنم دوانم کۆ کردوتەوە بێکەوە؟ وەڵێ سڵاو لە بەڕێستان. من لە مناڵی و لە تیپی موسیقای مناڵان بوو. وەکێکە لە خولیاکانم بەس دواتر بە زۆر چوومە کولیەوە بەگینار حەزم لە مۆسیقا بوو. بەس سپاس بۆ خوا لە ئیشەکەم ئێستا زۆر ڕازیم. یعنی من کە لە 6 بووم ئاواتمەوە ببم بە میوزیسیان. بەس وازم نێنا چکە لە تیپی مۆسیقا مناڵان بووم، دوایی تۆبیش ڕێگەی لێ نەگرتم، تۆزێ دووری خستمەوە بەس ئیتر هەر بەردەوام بووم. یعنی لە مناڵیەوە من مۆسیقا ئەژەنم لەگەڵ تیپی مۆسیقای نەورۆزی مناڵان. وانەکانی پزیشکی قورسە. خەڵک زۆرە ناڵێنە بەدەستێت چۆن فریاکەوی کە ڕاهێنانی موزیکیش بکەیت. ڕاستە بەڕاستی هیلاک بووم بە دڵنیایی چکە تۆ خۆی زۆر قورسە مۆسیقاش لەوانەیە بەڕێستان بزانن، بەس باوەڕەکەم هی ئەوە بێت چکە لە مناڵیەوە، یعنی ئەساسیەکەم لە مناڵیەوە بوو، دواتر بە گەورەی هەر بەردەوامی مە کرد. تا چەندە گرنگە پزیشکەکان موزیک بزانن، لە ئەمریکی موزیکی بزانن؟ زۆر گرنگە چکە مۆسیقا فێری زۆر شتە دەکات، مۆسیقا زۆر وردە، یعنی ڕتمی لەگەڵایە دیقەی هەیە. لەبەرەوە من دائیمە ئەڵێم ئەگەر هەموو دکتۆرێ مۆسیقا بزانێ زۆر ورتر بۆ شتەکانە ڕوا و لەوە ئەوە لە منە هەیە زۆر کەزێڵە لە زۆرە ڕۆشتە ناو دیتێڵی شتەکانەوە. باوەڕەکەم لەبەروی ئەو باگراوندەم هەیە چکە خۆدی زانی مۆسیقا ئاسان نییە، ینی هەمە بێت تۆن پاک بێ، هەمە بێ ڕتمت هەبێ، هەمە بێت تەمرینی باش بکەی. لەبەرەوە خۆشی مۆسیقا بە پێی توێژینەوەکان ئەڵێن ئەوانەی لە مناڵیا فێری مۆسیقا بن زۆر زیرەکتر دەرەچێن. مەقەزمەوە نیە من زیرەک نیم، من یاتیادیم، بەس ئەوە ڕاستە چکە مۆسیقا خۆشی ساینسێکە، ئەویش زانستێکە. لەبەرەوە بەڕاستی لای من ئەگەر زۆربەی دکتۆرەکانیش مۆسیقین، ئای برادەرەکانم زۆریان مۆسیقین چکە زیرەکەکان دەسێن ناوتە مۆسیقاش. بەڵێ ئەوی 6مان لێ بردوون. ئەو کاتەی میوانداری یەکێک لە باشترین پسپۆڕەکانی جونگە و ڕۆماتیزم کەیت، بێگومان پرسیاری سەرەکی ئەوەیە چی بۆ جونگەکان باشە؟ ئەی بابەتی سەروپێکە ڕاستە؟ داهێنانی نوێ لە بواری پزیشکیە لە بواری جونگە و ڕۆماتیزمە چی هەیە؟ وەک باسیەکەن کاڵن دەرزی هاتووە ئێستا دەرزی لینجیە بۆ جونگەکان، ئەمە تا چنێک لێرە بەکارێت. دەرزی لینجی زۆر داهێنان نییە با ڕازگۆ بینانی، ئەمە خۆی هەر خی گەورە لینجەکەی تێکردو تۆ تێیەکەی تۆ زۆر با بڵێن تا ئێستا ناتوانین بڵێن زۆر چارەسەرێکی سەرکەوتووە، بەس ئەوەی کە داهێنانە ئێستا ئەو دەرمانە نەئەدۆزرێتەوە کە هۆکارە بۆ ڕۆماتیزمەکە کە پێڵێن دەرمانی بایۆلۆجی و بە عیلمەکەش پێڵێن پرسیژن مدیسن، یعنی هۆکاری ئەم ڕۆماتیزمەی تۆ چ جۆرە پرۆتینێکە ئەو پرۆتینە لە ناو بەرن ڕۆماتیزم نەمێنێ. ئێستا ئیش لەسەرەوە کرێ و لەوەش گرنگتر خوێنی جینەکان، مثلەن تۆ کە هەتا دایکت هەیەی تۆ هەڵگەری لە پێشەوەی لێت دروست بێ بۆ چارەسەر بکەن زۆر پێشکەوتووە. دکتۆرە جارانیان وت ئەگەر کێشەی لینجی ئەژنۆکان و ئازایی ئەژنۆکانە هەبێ قاچی سەر و پێ بخۆ و بامێ بخۆ و مۆس بۆمانە چاکە بێمە تا چەرێ ڕاستە؟ والله هەموو خواردنەکان زۆر باشن، ئەو خواردنانەی کالیسیۆم و ڤیتامین و کانزاکانی تیا بۆ ئێسقان ڕاستە. یەکی لەوانە من ناڵم سەر و پێ باشە، من خۆم قەت نایخۆم، بەس کە ئێسقانەکە ئەوکڵێ کالیسیۆمی تیا، ینی کانزای زۆری تیا، لەبەرەوە کانزاکان سوود بەخشە، بە زەرەریشی زۆرە چکە چەورەیەکی زۆری تایە. مۆز باشە پڕە لە کالیسیۆم، بەس مەسەن بڵێ بامیەی کاڵ و ئەمانە زانستی نین، بەس خواردنەکان بەگشتی ئەوەی باڵێن خۆراکە بەهای باشی هەبێ کە بۆ ئێسقان و ماسولکە بیان پێویست بێ بە دڵنیایی زۆر باشە. یەکی لەوانە مۆز زۆر باشە. سەر و پێشەوە پێم وتی کە ئەوکڵێ کالیسیۆم و کانزاکانی بەزەوێ بە بڕی کەم بخورێ چکە چەوری زۆرە. بە لینجی کە بە قاچەکانەوەیە ئەوە باشە. ناوەڵ ئەوەیان نییە، بەس کانزاکانەکە ئەوکڵەیە.